لانەیە چاکتان خواردبێتەوە لەم دەرفەتە کورتەیە کە وچانێک بوو جا ئێمە چاکەمان هەیە و چیرەوە خۆشتر ئەوە قۆرێکی جوان بێت و ئەوە پیاڵەیەکی جوان و چایەک لەم پیاڵە جوانانەیە بخۆیتەوە بەڕاستی تامی چاکە جوانترەکە تۆم لەبیر نەبوو جا جوانیەکەی لەوایە ئەمەیان نەخشی خاتونێک بەسەریەوەیەتی ئەوەیان نەخشی پیاوێک بە جلوبەرگی کوردیەوە زۆر تایبەتە زۆر جوان تامی چاکەکە زیاتر ناکە جا ئەمڕۆ ئەو کەسە بەتوانایە کە ئەم ئیشە جوانانەی کردووە ئەم قاپ و قاچاخە جوانانەی دروست کردووە لەسەر شوشە ئەم نەخشە جوانانەی بەسەریانەوە نەخشاندووە لە لامان ئامادەیە بەڕێز پێشەنگ سەرکەوت کە خۆی و هاوسەرەکەی خات و ئاوێستا عەبدوڵڵا بەیەکەوە ئەم ئیشە جوانە چەند ساڵەکە سەرقاڵین ئەچینە لای کاک پێشەنگ بۆی کە خۆی زیاتر لەسەر ئەم ئەزمونە جوان و جیاوازیان زانیاریمان پێشکەش بکات کاک پێشەنگ زۆر بەخێربێت دەست چایەکمان بە چایەکش دەستان خۆش بێ حەزەکەی لە نەخشی هەوریەکەیە بە ئەویان جیاواز بێدڕەوە نەخشی هەوریەکەش زۆر جوانە نەخشە جوانە تایبەتە من ئەو نەخشە جوانەش ببینم زۆر کوردەواریە بەخێربێ کاک پێشەنگ پێمان بڵێ چۆن بۆ ئەم ئیشە جوانەتان دەست پێ کرد بەڵێ تقریبا ماوەی 4 ساڵێکە بێت ئەم پرۆژەیەمان هەیە بە شێوەیەکی جدی و پێشتر سەرەتا فکرەی هاوسەرم بوو ئەو ینی دیزاینەکانی ئەکێشا بەڵام بەم شێوەی ئێستەنا خۆش بێت بەڵێ بەڵام دواتر ینی زانیم کە ئەمە خەڵک داوەخواستی لەسەرە و وەکو بڵێ خەریکە جێ خۆیەکاتەوە ئیتر وەکو بڵێ خۆمان یەکلا کردەوە بۆ ئەم دیزاینانە دواییش بەتایبەت دیزایانی کوردەواری فۆلکلۆری کە بەڵێ بەتایبەت هەوری و جامانەوە وەکو بڵێم یەکەم کەس بووین کە ئەم دیزاینانە بخەینە سەر کوپ و پیاڵە و ئەم شتانە بە شێوازی هونەری ڕەنگە بە تەبع و ئەوانە بوو بێ بەڵام بەم شێوازە هونەریە بەتایبەت کە خۆمان ینی ئێسام ئیزافاتانە و وەکو بڵێ داهێنانانە هی خۆمان ینی لە نەخشی هەوریا بەم شێوەیە نییە چکە بچوو کراوەتەوە قەبارەکەی بچوو کراوەتەوە بێ ناچار بین زیادکردنی زیاتر بخەینە سەری بەڵام لە ڕەنگە ڕەسەنەکەی خۆی لانەیات چۆن کارەکانەکەن کاک پێشەنگ ئەم کارانە چۆنەکرێت چی بەکارەهێنن بۆ نەخشاندنی ئەم وێنانە لەسەر ئەم کوپانە لەسەر پەرداخەکان لەسەر پیاڵەکان بەڵێ ئەمانە ڕەنگی تایبەتی خۆیەوە ینی ڕەنگی بۆ نمونە ئەرکلیک و زەیتی ئەو شتانە بۆ ئەم بابەتانە نابێت پێویستەکە ئەو ڕەنگە مادەی سیکۆتین مادێک بێت ئەو شوشەیە بگرێکە ڕۆیکی سافی هەیە باشە بۆی ئەو کەسەی کە داوای ئەکات بتوانێت بەکاری بێنێ و بتوانێت بیشوات بەڵێ ئەمە بۆ شێوەیەک وەڵی ئێمە زیاتر بە ئەو کەسانە ئەڵێن کە بابەتەکانمان لێکردن کە شێوازی شۆردنەکە ینی تۆزێک چووکە نەخشەکانی بارزە بە حەزەرەوە بشۆردرێت بەڵام کێشەی نیە ئەتوانن بەڵێ ئەتوانن بیشۆن یعنی ئێمە خۆمان تاقیێکینەوە شاڵی لێین و ئەو شتانە کێشەی نیە بەڵام زیاتر ئەڵێن ئەمە چووکە بۆ دیکۆرێکە بۆ جوانیە بۆ دیارە بۆی زیاتر ڕەنگەکان وەکو خۆی هەر بمێنێتەوە حیفە ئەمە خەیتە بەردەست و لەمە هەرچەند تام و چێ بەڵێ زۆر جایانێرین ئەڵێ ڕێنمایەکانیان بۆ ئەنێرم ئەڵێ وەڵام دڵم نایە بە سێریەکەم دایانێم و سێریەکەم دڵم نایە چایتیان خۆمەوە ڕەنگە زۆر کەس هەبێت کە بەس بۆ نمایشکردن لە ژوورێکە لە مارەزێکە دایبنێت و بەڵێ بێگومان بەڵێ بۆ جوانی دایبنێت زیاتر ببوورە کەسانێکی تر هەیە کە ئەم بابەتانە وەکو دیاری پێشکەشیە و کەسانەکەن کە بیانین چکە زیاتر مۆرکێکی کوردەواری پێوەیە حەزەکەن و بابەتە کوردەواریەکان و دیزاینەکان لەسەر ئەم شتانە وەکو دیارێک بەتایبەت بۆ کەسانی لە کۆنسڵخانەکانە ئیشەکەن کەسانی بیانی زۆر خواستیەوەی لەسەرە تا ئێستا داوایان لێ کردوین لە بەڕێستان ئیشێک بکەن بۆ کەسانێک بۆ نمونە لە کۆنسڵخانە بن بەڵێ تقریبان 3-4 کۆنسڵخانە ینی داوایان کردو و کارمەندانی کە لەوی شەکەن دەستخۆشییان لێگەین کە ئێمان اختیار کرده بوو پێم وا بێت کۆنسڵخانەی ئەرمینیا بوو کچێک بوو نامەی خۆی نامەی نرد یعنی خۆی ئەڕۆشتەوە بۆ ئەوێ چەند سێتێکی بردە بوو بۆ دیاری بۆ کەسوکاری خۆی خواستی چەند لەسەرە بەڵێ خواستی چەند لەسەرە وەڵاهی زۆر خەڵک زۆر حەز لێ بەتایبەت دیزاینە
کوردەواریەکان تابان ئێمە ئیشی تریش ئەەکەین ینی بەڵام زیاتر وەکو بڵێ تەرکیزمان خستۆ سەر ئیشە کوردەواریەکان بۆ نمونە خەڵکێکەیە ئەڵێ بە وێنەی یاخود لۆگۆی مەحامی لەسەر بیا دکتۆرێکی لەسەر بۆ دکتۆرێکیە بنیا بۆ کەسێکە وەرزشەوانە ئێستا عزیێتان کێشە لەگۆی کورساتانیاوە لە یەکێ لە کوپەکان بڕۆینە ئەوێ هەر پێشنگ جەنابیشت عزیێت کێشە لە لامان ئامادە بە ئەمە لەگۆی کورساتە بەڵێ باسی بکە کام یەک لە با بڵێن نەخشەکان زیاتر لە ئێستای خواستی لەسرە لە ئێستاە ئەم ئیشە کوردەواریانە بە دەرەجەیەک زۆر خواستی لەسرە بە تایبەت هەوری ئێستا ئەمە بۆ نمونە لە حەزی کردو لەسەر کەڤەر بۆی دروستکەین یا لەسەر دەفتەر بەڵام ئیشی سەرەکی ئێمە لەسەر بەڵێ ئەمە هەر لەسەر کەڤەرە ئاسایەکانی بازار تۆ ئەتوانێت ئەو نەخشە بنەخشێ بەڵام سەرەتا بێ ڕووپۆشی ڕەنگی بکەین لەبەری ئەو مادەیە باشتر بیگرێت چکە ئەمە زیاتر بەر لێخشان و ئەوەی هەیە احتیمالە لێبێتەوە مەحسابی ئەو شتانە زیاترەکەین باسێکی ئەم سینێما بکەیت ئەمە سینیەکە هەڵپەرکی لەسەر تەڵەب دروستکراوە بەڵێ طبعاً تەڵەبەکان چۆنە ئێمە نمونونەکان دروست ئەەکەین اینجا خەڵک چکە خەڵک نازانێ ینی ئەمە چۆن دەرەچێت لەسەر ئەمە یان زۆر جا پرسیارەکات بۆ نمونە ئەڵێ من ئەم ئیشە لەسەر ملوانکەیەک یا لەسەر کەڤەرێک بیکەم جوان دەرەچی ئەمە خۆمان سەرەتا تاقیەکەین و چووکە بەڵێ بە تایبەت ڕەنگەکان ئەبێت ینی تەنسیق بێ لەسەر ئەو باگراوندە ئەساسی کە لەسەری دروست دەکەین ئێسامەش لەرا نیشانی ئەێنەوە قۆریەکە بە چاوە تقریبان بڵێ ئەمە سێتە ئەمە شەکردانەکەیەتی ڕەوان دای بنە عزیێت کێشە ئەوەی ئاوە کوپەکەی ڕەوانش بە بکەنە سەری جات چی لەوە جوانتر ئەوە چایت پێشکەش دەستەکان شەکردانەکەیەتی بەڵێ چاکەیەتی تابان بابەتی زیاتریش هەبوو بەڵام چکە دەرفەتەکەی مەجالەکەی کەمتر فنجانی قاوە ئەوە ئەمەمان هەیە ئەمە دوای ئەوەی سەحر بە ئەمە باسێکم بکەین ئەمە زۆر تایبەت دروستکراوە ئەمە ئەو ڕەنگەی سەوزەکەش هەر خۆتان نەخشانتانە یان پێشتر ڕەنگی سپی بووە ئەمە سەرەتا سپی بوو چکە زۆر بەکەمیت ئەمە ڕەنگانە ڕەنگی سەوزمان کرد طبعاً زۆر جار بەخواستی ئەو کەسێک کە حەزی لێتی ڕووپۆشمان کرد جوانیانی دوو قات لە بەرەوەی ئەو سپیە بەڵێ اینجا دوای ئەوە وردەکاریەکان تقریبا 4 بۆ 5 ساعتێکی ویستو ئەمە بەبەردەوام ئەبێ ئەم بۆیە سەرەتاییە چی بکەن ئەمە ئەیکەنە با بڵێن شوێنێکی تایبەتەوە بۆیەکە پێوەی طبعاً بۆیەکانی ینی چەند جۆرێکی هەیە بە موادی تەنەر و نەوتی ئەوانەیە هەیە موادی ئاوێ ئەمە زیاتر ئەو ڕنگانەی کە ینی لەگەڵ ئاوە تێکەڵە بێت ئەوانە بەکارێنین تقریبا دوای چارێکێک گوشت ئەبێتەوە بۆ ئیشکردن لەسەری ینی سە بۆ نمونە ئەمە توێژەش هەر بەو شەوەی وەکو بۆ یەکانی تر یەکەم جار لێتان داوە یەک چین و کە وشک بۆتەوە ئێستا بۆ نمونە گوڵەکان گوڵانە دواتر ڕەنگی گۆڵد ئەکرێت بۆ ئەوی ئیتارەکەی دیاری بکرێت سەرتا بێ بوشک بێتەوە دوای چارەکێک بەڵام ئەگەر کەسێک بیەوێ بەکاری بێنێ ئێمە پێڵێن دوای 24 ساعت بۆ 48 ساعت ینی دوای 2 ڕۆژ ئەوەی کە ئەگا بەدەسی بۆی بەتەواوەتیت بتوانێت ینی بەکاری بێنێت دەستان خۆش بێت چۆن کەسێک ئێستا بینەری بەرنامەکە بێ بتوانێت پەیوەندی بێەوە بکات حەزی ئەلەم سینیە و قۆری و پیاڵەکان بەڵێ لە خزمەتیانین ئێوە پێیشتان هەیە ئێمە لە ئینستاگرامە پێیجمان هەیە بە ناوی نامی دیزاینەوە بەڵێ لێەوە پەیجەکەمان هەیە تر نمونی زۆر زیاتریشی تایە هەر کەسێک بێتە ناو پەیجەکەەوە تر هەر شتێکی خۆشیش مشتێکی خۆمان هەبوو بەردەوام شتی لاکڕین وتی پەیجەکەتان ئەمفۆڵۆ کردوتم بۆ وتی هەر جاری بیبینم ئیلا پێش تێ داوا بکەم ینی هەر جارە و دیزاینێکی تازە ئەوەندە سەرنجڕاکێشە هەر شتێک بەڵێ ینی بەردەوام خەریکی تازەگەریش هەن شتی تازە دروستکردن بەڵێ بەڵێ سە بۆ نمونە نەخشی هەوریەکان سەرەتا سادەتر بوو بەڵام دواتر ئێستا بۆ نمونە ئەم نەخشە ئەمانە زیاتر قەرباڵەخترمان کردووە یا وردەکاری زیاترمان پێیاوە بۆ نمونە هەر ئەم هەوریە بە 3-4 شێوە دروستمان کردو هەر لەسەر پیاڵە بێگومانە وڵات دایمە تازەگەری تیاکەین جا ئەمە مەجای ئەوەی تیا هەیە ئەگەر نەخشەکە بە دڵتان نەبوو بیسڕنەوە یان تازە تا
وڵی زۆری زەعاجە ڕفەیەکمان هەیە بە زەوشتانی یانی دیاکەین ئەبی بکەینە تەنەرەوە فترێک لە ناو تەنەرابی بۆی ئەو لێ بێتەوە جاری وا هەبێت کەتەر بەکاربێنین ینی زۆر قایمەی گرێت کاتە بێ زۆر دقەتی تیا فعلەن بەڵام ئەگەر ڕاستەوخۆ هەڵەیەک بێت یا ڕنگۆڕینێک بێت مەجای تیا هەیەیان ئەتوانین بەڵێ بە ئینێکی بەڵام کە وشک بۆی و ئیتر دوایی دوسێ ڕۆژ لێبوونەوەی تۆزە قورسە ماڵی خۆتان چۆنە وەڵی هەموو ژوورەکانی خۆتانە ژوورێکمان تەرتیب کردووە بەس بۆم ئیشانە ئیتر ڕنگ و فڵچە و ئەو موادانی کە پێویستە بۆ ئەمە مەبەست مەکو قاپ و قاچاق و دیکۆرەکان ئەوانەی کە خۆتان بەکاری هێن وەڵی کەمتر تۆزێک کەمتر سادەتر حەزمان کردووە دەرکەوێ بەڵام هەر جارجار یعنی بابەتێکی دائنین ئیتر هیچ ینی حەزیلەتی و ڕێک ڕاستە خۆ پێشکەشیەکەینەوەیش هەیە دەستان خۆش بێت ئەتوان بیر بە ماڵی ئێمە سەرکەوتوو بن دەستان تاوان ئەوشم لە یاد نەچێ یەکەم کەس کە ینی ئێمەی بەسەر کردەوە هەر کەناڵە جوانەکەی کورسا بوو دەستخۆشیتان لەکەین یەکەم جار بوو کە هاتن بۆ ماڵەوە هاتن تەمەەن ینی میوانی ئێمە بوونە وەختە دەستان خۆش بۆ هەمیشە سەرکەوتوو بن سپاسی زۆر خۆش مەمنونی تۆ خۆش بێت